ئەمڕۆ مەسرور بەرزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی کرد لە فرانسیس فێڵۆن سەرۆکوەزیرانی پێشووی فەڕەنسا و شاندێکی یاوەری کە لە ژمارەیەک سیناتۆر و پەرلەمانتار و تیمێکی ڕۆژنامەوانی پێکهاتبوون. گفتوگۆ لەبارەی شەڕی دژی داعش و چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە بە گشتی کرا. لا دیدارەکەدا کە ئەڵان گەبخات کونسڵی گشتی فەڕەنسا لە هەولێری شامادەی بوو، فرانسیس فێڵۆن باسی لە سەردانی شاندەکەیان بۆ بەرەکانی جەنگ کرد بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە بارودۆخی مەیدانی و ڕایگەیاند فەڕەنسا لە پشتیوانی و هاوکاریکردنی زیاتری هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. پاشان مەسرور بەرزانی باسی لە بارودۆخی مەیدانی بەرەکانی جەنگ و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە کرد و ڕایگەیاند کاتێک لە وڵاتێکدا هاوڵاتیان لەسەر ناو و ناسنامە بکوژرێن بە یەکگرتومانەوەی وڵات هیچ مانایەکی نییە. هەر لەم سۆنگەیەوە باسی لە پرۆسەی ڕیفراندۆمی کوردستان کرد بۆ ئەوەی خەڵکی خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. هەر لەو دیدارەدا شاندی فەڕەنسا وێ ڕێستایشکردنی هەرێمی کوردستان لە حەوانەوەی ئەو ژمارە زۆرەی ئاوارە و لە قەوماوانی ڕووداوەکان لە ناوچەکانی عێراق و سووریا ئاماژەیان بەوەدا کە وەک ئەوروپیەکان لە ڕووی مێژوویەوە بەرامبەر بە کورد و کوردستان هەست بە تاوان دەکەن و ئاواتەخوازن لە داهاتوویەکی نزیکدا قەرەبووی ئەو چەوتی مێژوویانە بکرێتەوە.